ڕژەی سەوزایی بەرز کردوێتەوە بۆ ئەمە بەستە بەڕێز ئەندازیان ڕێبین ئەحمەد بەڕێوبەری ئەندازایی پارک و باخچەکانی هەولێر لەگەڵ میوانە کاک ڕێبین سوپاس بۆ ئامادەبوونی بەڕێستان خۆشحاڵ بەکەمانی حکوومەت یاریمی کوردستان کابینەی نوێم ئێمە قسەمان لەسەر کابینەی نوێمە کابینەی نوێم چی کردو بۆ پاراستنی ژینگە و زیادکردنی سەوزای لە هەرێمی کوردستان بڵێ هەر وەکو لە راپۆرتەکەی جەناب داماژەت پێکرد طبعاً ئەو پرۆژانەی کە باست کرد بۆ نمونە پرۆژەی ڕووناچیکەوە بۆتە هۆی گوژانەوەی 2100 مۆلیدە بە تاکید کاریگەرێکی ڕاستەوخۆی دەبیتن لە بۆ گەشەکردنی سەوزایی چکە ئەو دووکەڵی لە مۆلیدەی دەردەچ یاخ لە ئۆتۆمبیل زەرەری زۆر دەبیتن لەسەر سەوزایی وهروەها لە هەمان لە راپۆرتەکەی جەنابەت کە باست کرد ئەو پۆندانەی دروستکرایە بە تاکید ئەو پرۆژەیە تەئسیری دەبیتن لەسەر هەبوونی ڕێژەی شێکە تەئسیری دەبیتن لە بۆ گەشەی دارەکان بێگومان لە ماوەی کابینەی نۆ ئێمە وەکو بەڕێبەراتی ئەندازەی پارکەکان سەرڕای گشت قەیرانەکان چکە ئەو قەیرانانەی کە دووچاری کابینەی نۆ بۆوە ئەوەی کە تەئسیری لە سێکتەری سەوزایی کرد کاریگەری زۆر هەبوو بە تایبەت وشکە ساڵی قەیرانی وشکە ساڵی قەیرانی ئابووری کە ئەگەر ئەو قەیرانی لەبیرمانەت قەیرانی کۆڕۆنەش تەئسیری هەبوو چکە خەڵک هەموو کەرەنتین کرابوو کرێکارەکانمان بە هەندێک ڕێکار دەهاتن خزمەتی سەوزاییەکانیان دەکرد بێگومان قەیرانی وشکە ساڵی تەئسیرێکی زۆری هەبوو لەو تموحێک ئەمە هەمان بۆ ڕێژەکە زیاتر بەرزبی بەڵام سەرڕای گشت ئەو قەیرانانە ئێمە توانیمان ڕێژەی سەوزایی 102 بە پێوەری ڕوبەر زیاد بکەین لە سنووری سەرۆکاتی شارەوانی هەولێر ئەویش بە بەرهەمهێنانی دار و درەخت لە نەمامگەی تایبەتی خۆمانکەوە بەدەستی کرێکارەکانمان بەرهەم دەهێنرا و هەروەها بەدەست کرێکارەکان لە گەڕەکە نوێیەکان یاخود لە دوورگە ناوەندیەکان یاخود لەو پارچە زەویانێکەوە لە شارەوانی تەرخان کرایە لە بۆ سەوزای ئێمە وەکو دارستان چاندیتمان لە بیرشمان نەچیتن لە ماوەی ڕابردوو لە سەر ڕاستپادەی جەنابی سەرۆکی حکوومەت کەوا سێ پرۆژەی زۆر گرنگ لە شاری هەولێر دروست دەکرێتن کە تەنها پارچی ڕشکین بە گوژمەی 15 میلیارد لە سەربوجەی تایبەتی نووسینگەی جەنابیان واروەها لەژێر سەرپەرشتیاری جەنابی وەزیری شارەوانی گەشت و گوزار پرۆژەی 150 مەتری کەوا لە کاتی ئێستا تەواو بووە ڕوبەری 150,000 مەتر دووجایە لە یەکتر بڕی شەقامی سەرەکی هەولێر پیرمام و شەقامی خێرای 150 مەتری واروەها لە ڕۆژانی داهاتوو لەو نزیکانە پرۆژەکی گرنگ لە شاری هەولێر ئفتاح دەکرێتن ئەویش پارچی 120 مەتری کە کەوتۆتە یەکتر بڕی شەقامی سەرەکی هەولێر مووسڵ و شەقامی خێرای 120 مەتری واروەها پارکەکی دیکەشمان هەیە ئەو ماوەی لەبەر قەیرانی دارایی ڕاوەستا ئیشاڵە لەو لە ماوەی داهاتوو لەگە هەبوونی بودجەویش دەست پێ دەکاتەوە لە گەڕەکی ژیان بەگشتی پلانتان چیە بۆ بەگشتی پلانی تر هەیە لە بۆ دروستکردنی پارکی نوێ واروەها هەڵمەتی دارچاندنمان بەردەوامە کەوا ساڵانە ئێمە ڕێژەکی زۆر دار بەرهەم دێنین و لە شەقامەکان داردەچیندرێتن زۆر باشە چەند پارکەیە لە هەولێر چەندی گەورەیە چەندی بچووکە چەند کاریگەری ئێمە لە سنووری سەرۆکاتی شارەوانی هەولێر 668 شوێن سەرپەرشتی دەکەین ئەو 668 شوێنە 26 پارکی گەورەی تێدایە و 119 نافورە کە خزمەتەکەی لە ئەستۆی بەڕێوەبەراتی ئەندازەی پارکانە واروەها نزیکی 95 دوورگە ناوەندیە لەگەڵ باخچەی کچکە و دارستان زۆر باشە پشتێنی سەوزایی لە هەولێر بەکوێ گەشت کاکرێن پشتێنی سەوزایی لە سەری خۆمان لە وەزارەت و لە سەرۆکاتی شارەوانی لە کاتی ئێستا کار لەسەر دەکرێتن پلانەکان ئەوەندەی من ئاگادارم پلانەکان تەواو بووە واروەها لە ماوەی ئایندا لەگەر هەبوونی بودجە چکە پشتێنی سەوزای پرۆژەکی گەورەیە چەندین پرۆژەین لە خۆ دەگرێتن وەکو نەمامگە و وەکو شوێنی گەشتیاری و پۆند و دارستان بەتاکێت ئیشاڵە لە ماوەی ئایندا کە بودجەی پێویستە بیتن جێبەجێ دەکرێتن گرنگی ئەو پشتێنی سەوزایە چییە بۆ هەولێر گرنجێکی زۆری هەیە لە پاکبوونی کەش و هەوای ناو شاری هەولێر لە فێنکردنەوەی کەش و هەوا هەروەها زیادبوونی ڕێژەی ئۆکسجین لە شاری هەولێر زۆر باشە ئەبێت پرۆژەکان بە پێی بڕیاری حکومەت دەبێت پرۆژەکان هەر پرۆژێک دروستەکرێت لە 125 ژیان پرۆژەیە سەوزایی بێت ئەمە تا چەنە جێبەجێکرێت کاگرێنی تا چەنە ئاگاتان خۆی لە تەختید عمرانی کە هەر گەڕەکەک دیزانی لە بۆ دەکرێت 125 پارچە زەویەکان بەڕگە سەوزایی دادەمرێت واروەها ڕێکاری هەمان شێوە لە ئیستثماری شەیە لە وەبەرهێنان
کە ئەو پرۆژە نیشتە جێبوونانە کە دروست دەکرێتن پێویستە 125 سەوزای بیتن بۆ ئەم مەبەستە ئەکێت دەستگای تایبەت هەیە کەوا چاودێری ئەنجامدانی ئەو ڕێژەیە دەکرێتن و هەروەها زۆر گرنگە لە بۆ دانیشتوانی ئەو گەڕەکەیەکەوە ئەو ڕێژەیە هەبوونی هەبیتن هەم دەبیتە شوێنێک لە بۆ حەوانەوەی کەوا ئەو کاتی برین پشودانی هاوڵاتیانی ئەو گەڕەکەیە لە ناو سەوزایەکە پشودەدەن وهروەها دەبێتە پاکردنەوە و دروستکردنی ژینگەی پاک لە گەڕک و لە بەکۆی گشتی لە بۆ شار تاسی باش ئەگەرەوانی پابند دەبن شتێک هەیە بەناوی لە بری سەوزایی لە بری سەوزکردن شتێکی بەڵێ لە بڕی سەوزایی لە بۆ ئەو پرۆژانە دەگەڕێتەوە کەوا پێشی ئەو دەرچوونی ئەو ڕێنماییانە دروست کرایە و ئەو ڕێژەیان جێبەجێ نەکردووە بۆ نمونە هەندێک کارگە هەیە یاخۆت هەندێک پرۆژە هەیە پێشی کابینەوە کە دروست کرایە ئەو نەگەیشتە نیسابی ئەو ڕێژەیە لە بۆ جێبەجێکردنی ڕێژەی 125ەکە هەندێک ڕێکار هەیە لە سەریان جێبەجێ دەکرێتن ئەویش لە بڕی سەوزکردنە کەوا لێژنەی تایبەت هەیە لە ژینگە لە دەستەی ژینگە و لە بەڕێبەراتی ژینگەکەوە متابعی ئەوەی دەکەنکەوە ئەو ڕێژەیە تاوەکو ئیکمال بیتن لە شوێنی دیکە بەو کارگە یاخود بەو شارەیە پێیان سەوز دەکەن شوێنی دیکە قەرەبووی ڕێژەکەی خۆی بکرێتەوە باش ئەو پۆند و بەنداوانەی دروست کراون تا چەند کاریگەری لەسەر پاراستنی ژینگە و بژانەوەی ژینگە بۆ لە هەرێمی کوردستان کاریگەرێکی زۆری دەبێتن یەکەم خاڵ دەبێتە هۆی زیادبوونی ڕێژەی شێ کەوا ڕێژەی شێ زۆر گرنگە لە بۆ گەشەی دار و درەخت وهروەها ئەو شوێنێکەوە ئەو پۆندەی لێ دروست دەکرێتن دەورا پشتی هەموو دەبێتە غابات لە ئایندە بێگومان هەبوونی سەرچاوی ئاو هاندان دەبیتن لە بۆی دارستان لە دەورا پشت دروست بکرێ و وهروەها سوودی دەبی لە بۆ گەشتیاریش زۆر باشە کوژانەوەی ئەو هەموو وەلیدەی لەو گەڕەکانی شاری هەولێر هەیە 5000 مۆلیدەمە کەم لێکاگرین ئەمە تا چەند کاریگەری لەسەر ژینگە بە گشتی ژینگەی شاری هەولێر هەیە لە ڕووی سەوزایی و خۆراک و ئەو هەوای دارەکانیش بەڵێ خۆی لە ماوەی ڕابردوو لەبەر هۆکاری دەرێ زروف قاهیڕەکەوە کارەبای پێویست نەبوو حکومت کارەبای پێویستی نەبوو بداتە هاوڵاتی ناچار بوو کەوا مۆلیدەی ئەهلی دابدرێتن مۆلیدە ئەهلیەکانیش زۆربەی زۆری لەسەر لەناو باخچەکان لەسەر زەوی بەڕگە سەوزایی دانرا بوو بە خۆشحاڵیەوە لەگەر هێنانی پرۆژەی ڕۆناچی کەوا دەبێتە هۆی گوژانەوەی نزیکی 5000 مۆلیدا 100 تەسیری دەبیتن کەوا ئەو شوێنی ئەو مۆلیدانە لە داهاتوو ئینشاءالله ئەگەر ئەو پلانێک جێبەجێ بکرێتن و پێویستیمە بە مۆلیدە نەمینێتن شوێنی مۆلیدەکە بە تاکید ئەو ڕوبەرێکەوە لەسەری دروستکرا با بڵێن 200 متر مربع یاخود 300 متر مربع ئەوە دەکرێتەوە سەوزایی لە ناو باخچەکان بێگومان ئەو مۆلیدەکە دەگژێتەوە ئەو دوانی ئۆکسیدی کاربۆنێکە دێتە کەشوهەوا ئەوە نامینێتن ئەو مۆلیدەکە پێ دەبی ئەو گەرمیە یاخود ئەو دووکەڵی لەو دارانە دەدا تەسیری بووکەوە گەشەی سەبر بیتن وهروەها زەرەری لێدا کەوا تووشی نەخۆشی دەکرد ئێستا لە کاتی ئێستا لەگە گوژانەوە ئەم مۆلیدانە 100 تەسیری دەبیتن لە بۆ گەشەکردنی سەوزایی زیاتر و هەروەها زیادبوونی ڕێژەی سەوزایی بەڕێز ئەندازیار ڕێبین ئەحمەد بەڕێوەبەری ئەندازە و پارک و باخچەکانی و لە سوپاس بامەدەبوونی بەڕێز بەخێر بێت